ریکفتنا کوماری و دموکراتان لدور پروژه ریوبری جو بایدن یا خرجکردنا لسر ژێرخانەیان دەرباسی هەفتەیەکە گرنگ دەبێت. لە باژارێ وانێ سالڤەگەرا بنئاڤوونە گەمیەکە پەنابەران کۆ دە ئەنجامێدا 6 کەس مربوو تێڤەژاندن. هەژمارێکە مەزنە ماڵباتên کورد لە گرێ سپی ji malên xwereviyan û li kampan dimînin. ji dengê Amerîka li Washington paytext Silav û rêzên min Salih Demê Cerj bo we bînerên hêja îro sêşeme 29 meha Hezîrana sala 2021 ye em bernameya Kurd Nation ji wera pêşkêş dikin. Li Êmirîşewa Canê Dîlan îdemetan xweş. Rêkevtinameyê jêrxanî aborî her du komarî û demokratekanî bi rêveberiyetî Biden ke bi birî 1.2 trilyon dolar bo xerckirdin li ser rêgewban û pir dû pirojekانî tir rûberûyî hefteyekî zor hestiyar li Miştomir debê ke mewdayî weberhemhînan li jêrxanî aborî Amerîka da diyarî dikat. بەشە سەختەکە ئێستا دێت ئەو ڕێکەوتنە ناسکەی نیوان بەڕێوەبەرێتی سەر و جۆ بایدن و کۆمەڵێک لە سێناتۆرەکانی هەردوو پارتەکە لەسەر خەرجکردنی ژێرخانی ئەمریکا دەبێت تەنانەت پشتگیریەکی فراوانتر لە یاسادانەرانی هەردوو پارتەکەوە بەدەست بهێنێت. ئەوەی کە هێشتا بە نادیاری دەمێنێتەوە ئەوەیە کە ئایا پلانی سنوورداری هەردوو پارتەکە ئەوەیە کە چی دەکرێت یان ئەگەر پرۆژە یاسایەک بە پشتگیری دیموکراتەکان کە جەمسەرگیری و بە ئارەزوویەکی زۆرترەوە دەتوانیت لە کانگرس پەسەند بکرێ و تێپەڕ بکات. پلانی هەردوو دیموکرات و کۆماریەکان داوای بڕی 1.2 تریلیۆن دۆلار دەکات بۆ خەرجکردن لە ماوەی 8 ساڵدا لەسەر ڕێگەوبانەکان، پرد و هێڵی شەمەندەفەر و گواستنەوەی گشتی و فڕۆکەخانەکان و هەروەها بۆ باشترکردنی وەزە و فەرەوانترکردنی دەستپێگەشتن بە ئینتەرنێت. بۆ یارمەتیدان لەدانی پارێ و پرۆژانە پلانەکە پشتی بە یارمەتی بەکارهێنراوەکانی پەتاکە و سەرچاوەکانی تر بەستووە. ڕۆژی شەمە بایدن لە لێدوانێکدا هەڵگەڕایەوە کەوا دیارە پەیوەندی بە پشتگیریەوە هەبێت بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایەکی تر لەسەر ئەوەی وەکو کە پێدەوەتری ژێرخانی مرۆیی وەکو چاودێری بە ساڵات شوان پەروەردە و چاودێری مناڵان. ئەو پاکیجە 6 تریلیۆن دۆلاریە زۆرترکردنی باش لەسەر دەوڵەمەتەکان دەگرێتەوە. هەندێک لە ڕێبەرانی دموکراتەکان دەڵێن ئەوان بە پاکیجی لاوازی هەردوو کۆماری دموکراتەکان خۆشحاڵ نین. من ناتوانم دەنگ لەسەر بەشێکی بچووک لە پاکێجەکە بدەم کە ژێرخانی ئابووری شەمەدەفەر ئێزگەکە جێریڵن و چاکی ناکەن. چاودێری منداڵ لە قەیراندایە و زەینوێ پشتگوێ دەخرێت. بلیۆنلێرەکان پێویست ناکا پارە بدەن. ئەوەیە هەموو ئەو شتانەی دەبێ ئەنجام بدرێت چونکە لە کۆتاییدا یەک ڕێکەوتنە. بۆ سەرکەوتن بەسەر ئاستانگەکاندا لە سێناتی وەکو یەکدا بەشکراو پرۆژە یاساکە پێوەستی بە 60 دەنگە. سێناتۆری دیموکراتەکان جۆ مانچن کە بەشێک لە گروپی هەردوو پارتەکە بوو دەڵێت کات هەیە بۆ کارکردن لەسەر پرۆژە یاسای ژێرخانی ئابووری گەورەتر. ئێمە دوو ڕێگەمان هەیە و ئەوەیە کە من لەو بڕواایەدام بەو شێوەیە ڕوودەدات. ئێمە لەسەر ڕێگەیەک کارمان کردو و لەسەر ڕێگای دووەم کار دەکەین. پێویستێکی هەرە زۆر هەیە. سێناتۆر ڕاپۆرتمان کە یەکێک لە کۆمارەکانە و لەسەر ڕێکەوتنەکە کاری کردووە دەڵێت پاکیجی ژێرخانی ئابووری بچووکتر هەڵێکە بۆ ئەوەی کارێک ئەنجام بدرێت. خەڵک چاوەڕی ئێمن کارێک ئەنجام بدەین بە تایبەتی لەسەر ژێرخانی ئابووری، بەڵام زۆرتر بەگشتی پێکەوە کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانی گەورەتر. کۆشکی سپی و ڕێبەرانی دیموکراتەکان بە هیوان هەردوو پاکیژەکە لە مانگی ژولایدا پەسەند بکریان. د کنفرانسا کوالسیۆنا نەونەتەویە دژی داعشێ لە ڕۆمایا ئیتالیا وەزیرێ دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن جارێکە دن داخواز ji welatên endam kir ku welatiyên xwe yên Daişê werbigirin wî behsa pêwîstiya berferehkirina alîkariyên mirovî ji bo Sûriyan kir. Ji bo ronîkirina vê mijarên ha mamosteyê zanîngehê Diktor Ridwan Badînî bi riya Skype ji Rûsyayê bimeraye. Dem baş Diktor Ridwan mijara wergirtina her welatekî bo welatiyên xwe yên tevlî Daişê bûyî çi qas girîng e li gor xwendina te?
گەلک سپاس باوەڕیامەدی گەلە گرنگە یەک ji کێشێ herî giring êgo anha rêveberiya xweser wek bê tûşî dibe li Rojava ew kêşa wek bêjê hiştin û mana vê kampê ji marekek car mezin bû berê dwara heftê û 6-7 bûn ana ji mara hinekî kêm bûyî lê dîsa jê barekî giran e li ser histê îdara zatî ser îdara xweser ji ber hem ji alî tekalîfa de hem ji alî emnî de hem ji alî wek bêje însanî de gelek erk dikevin histê wan îja wek bê cîvcîkirina erkê xwe divan hel û mercî gelekî zehmet de wekû zanin yani Rojava bi giştî tenê rêyek wê heyî bi danûstandinê bi dinya dervere ew ji riya başûr e û ew ji îsta halê hazir car heyî têgirtin car heyî vedibe yani bi kêmanî ev metirsiyeke gelek mezin e îja heftina Blinken ke got pêwîst xwediyê wan kesana ew ê duê kampê dene xwedî wan derkevin û hawelatiyê xwe bibin cem xwe eva tiştekî yek car giring e divê qonaxa îro de û bi kêmanî wek bêjî hinekî barê wan siz dibe sivik dibe. باشه دکتۆر te behsa deriyan kir Blinken behsa deriyên alîkariyan kir û got pêwîst e ku alîkariyên mirovahî berfirehtir bibin ji bo Sûriyê yanî divê derbarê de em dizanin Rûsya jî hinekî dijberiya xwe divê derbarê de nîşan dide giringiya axaftina Blinken divê derbarê de çawa bû û Rûsya bersiva wê çi ye li gor xwe nate باوەڕیان بدێ ینی رووسیا ne em bêjin awakî pêştir danûstandinê wan bi Kurda re hebûn gelek jara nûnerê îdara zatî îdara xweser wek bêjî pêşwazî wan kirin li Mosko danûstandinê wan hîn jî heye heta niha jî mekteba wan heye li Mosko yani ava jî Türk zanin hemû kes zanin danûstandinek hinekî wek bêjê lawazê lê heye باوەڕیان بدێت شتێک بۆ ئیرۆ دەبێ سەبەبێ نە رووسایی کێمەک بژی سەبەبێ ئەمن یعنی ئانا دانوستاندنێک کووردا هەگەر بووی هاي بن کەسێکی دێ وەک بێژێ گونەهبار نییە ئەم بخۆنێ هەر شتێک بۆ ئێمە کێم و تەمامە گەرەک ئەم بخۆش خۆ بپرسن یعنی گەلک جارا ئەم لەوێ دەکەن مەسەن هەگەر بەرپرسێ وان بێ ئەم دبینێن هەگەر ڕۆشنبیرە وان بێ هەگەر دەستگەی وانی ئەکادمی بن دانوستاندنێ مەبووان هەی جارە مەسەن ئەوان شتانە بەحث دەکەن بێگومان ji alî ji derve dimerit bîne gunehê wan gelek mezin e rastê wan heta hat tiştekî mezin di qonakê wek bêjî konkrêt dê ji bo Kurda nekirine ne katê Barzanî nemirdê ne katê wexta Cemhuriya Kurdistan bibûre Diktor Ridwan nayê min ez behsa dergehên sînoriyên bi Sûriyê bi giştî re û yanî axaftina Blinken ku divê ew dergeh bên vekirin ji bo alîkariyên netewên yekgirtî bigihin Sûriyan û Rûsya red dike vê derbarê de Rûsya dixwaze biriya rejîmê alîkarê herin pirsa me divê derbarê de bû rast yani kesek vê awakî em bêjin normal tebîî nabîne lê Rûsya hemû kertê xwe îro danî li ser wek bêjê pêgiriya bi ser nîzam mana wan li gel nîzam hemû wek bêjê li herêmê kesekî wan dîtirtin e rast eva tiştekî nemeqbûl e ji alî merdê ji alî Kurda de ji alî zorbey zorê em bêjin çavderê siyasî vê dibînin tiştekî xelat xerab lê di aynê wextê jî de yani gaveke tenê kês amade dibin gava problem peyda dibin ême em dînin bîra xwe gereke ême çi enekese çi rêveberiya xweser li wê derecê mesela Rûsya feramoş nekin bê wek bêjê piştgûh nexin gereke danûstandinek hîn xurtir hebe gereke kêmanî peywendiyên zindî rastixwe mübaşer hebin li gel wan heta gukaribin wek bêjî kêşa xwe wan bidin qebûlkirin naskirin û pejirandin we illa em malê xwerûnên em bêjin wellahî Rûsya tişkî ji me nake ti kes kesekê nake yani Evxal zelal bû Diktor di kombûnê de di kombûna konferansa koalîsyonê de Blinken behsa wekê kir ku dibe li nav Sûriyan li hevkirineke aştiyê çê bibe ev hinekan xwend wekû awayê dîplomasiyê nêzîkbûna Amerîka bo kêşeya Sûriyê hûn çawa dixwînin vê yekê Walla gelek hêvî hene û hebûn li ser hatina Joe Bidenî wek bêjî administrasyona wî gelek yani xelk hêvî dikin gorankariyên
جوهری چه ببین گو حتی رادایه که وقت بجه افکش اف قناغه هی بی گوهرتن ملت سوری پشت 10 سال که مانی آشنا به آشتیه که به آرامیه که به راوستاندن شر اما هانی همه کس وقت بجه موجود به فکر دکو و حال دی وقت بجه بزنه بکاوی امریکا دهاتو دی چپکن دکتور ببورش برده دما مکیم از خازم پرسان بهتر بکم یعنی تو دبینی یعنی روسیا چوا افیکت دیتن هناك بحث ويك ديكن كورنج روسان ديت وكو افكو فرنسا كواليسيون لروما وكو ام بيجن تشتكي لديجي روسيا بالاليه الروسي چوا افيك هاتا خوندن اگر تو برسوام كرتي بدي لا بري هاتشتي او كوبونا غوتشي بو 28 مه دو لروما يعني بي روسابو روس امدنا بون ثاني حفت ولاتي ايجو قال لك بسر ام بيجن نزيكي محوري امريكان وغربينه او حاضر بون ابا هناك او خد بينن وقت ببعريكي هناك دور خستنك يا دوا كاتي خد هنا زيدي سروكي امريكا دوتن ويناتو نزيكي سينوري روسيا اجوار وقت بيروبوتشينا وان بيجن بري نرينا تزلال بو دكتور رضوان باديني ما مستيزانينجي هيتج روسيا برياسكاي مرا بيقول لك سباس بوداماته نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا گوندەکانی گرێسپی 333 گوندن لەوانە 174 گوندی عەرەبن و 35 گوندی کوردن لەلایەن تورکیا و گروپە چەکدارەکانەوە کۆنتڕۆڵ کراون و تەنیا نزیکەی 30 خێزانی کورد ماون و هەموو هاوڵاتیە کوردەکان ئاوارە بوون و خێزانە عێراقیەکان لە ماڵەکانیان یەکجێ کراون. ئێستا ژمارەیەکی زۆر خێزانی کورد لە کامپی گرێسپێ دەژیان. گوندن گرێسپی بە هەژمار و داتا 333 گوندن. جێ 174 گوندن عەرەبان و 35 گوندن کوردان ji aliyê Tirkiye û grûpên çekdar ve hatine kontrolkirin. Bi tenê nêzî si malbatê Kurd ji kal û pîran mane û hemû welatiyên Kurd koçber bûne. Guhejmara mezin ji malbatên Kurd li kampa Girespî dîbinin û malbatên Iraqî di xaniyê wan da hatine bicihkirin. نهار لقامبات لسامن حفصد حفتي وحيش مالبات أنا نيزي 4000 كسا نسبي عربان يكو لجرسبي مانا سدي شيستا يكو هدية في درجة سدي شلا كرد ماجي بتيري خدار كاتنا دنير خلق ما كوشبر بيا نيزي 1500 كاس لباجار كوبانينا نيزي 3000 كاس جي لمن بيج وسرين ورقي بلاد بن يك خورتك كرد لجند وباجار جرسبي نمايا بتنه جهن مالباتان قال و پیرمانه گو او جی راسی اشکنجه و تالانکرنه بونه. جبر همی خورتن کرد جعالی گروپین چکدار گو ترکیه پشکریه واندکه ترور تنه توانبار کرن. امنا دویجن گند کرماجا کستین اما به گند گرحسو اموش گرحسانه کستین اما ملت سوسکیه تلفندره یابسیه عین عروسی دا کرماج گله کبون گرسی پیدا گله کبون کستین اما هم بیجن گندی عربا سکریه جامسانه اوجی مرکا گلک ریوانه جبر وی ریشه بیجن کس یعنی کرمانش کس دینا مای منطقه دام بیجن جبر ایریشه چاتان ریوان ملت دگرن فدیه دخوازن و چاتانه تزانی رحمه خل کسی تنه و مراد کنه زود کنه ارهاب و جبر وی وی کس گندانه مای کرمانش کوشبرین گرسپی و هند کوشبر جسر کانیه لتاخک هجار لرقا بجه بونه. کوپرانیه وان همو مال و ملک خواه لپی خواهشتنه و اونت کارن لجه که باشتر بجه ببن. کو تو آلیکاریه که با کشی جوان را نه پیشکش کرن. وقت ما راسل عینی بون وضعی می خوش بود. زانی. برای من مرا یاردم دکرن وضعی خوش بود. بیشتر راسل عین شو درار در کتن. اونا هم هات رقی را در کتن. والله ما برای ور خوش بود. اونا رقیج نه کار نه تن مصلحه نه سماعت. و از خیلی زوجی موقعی که میشه سر شیرا. والله من صفره. هر دچه هجمار ولاتیان جبر زورداری و تالانکرنا گروپین چکدار درون زیده دبن. گروهبری کامپا گرسپی جبر و صدمه کامپا برفرح دکه. ریبر کولو دنگ امریکا رقا
و هفته سالوگرا رودانک تراژدی بو ل باجار وانه کو گمیک کوچبران د گول وانه دا بن اف بو و د انجام دا 6 کسی جیانا خواجه دستا سروک کمیسیون کوچبر و پنابرن یا باروی وانه ل جهه کو گمی بن اف بوی جمدیا را اخوی و گوت کو گمی هین د بن اویده و کولین راستقین نبونه 12 کس تین دادگیر کرن لدور و دوزه پیامنیر ملوانه آگاهین بهتر هنه بارا وانه ببونه سالوگرا یکان یا بناوبونا بالما کوشست و یک پنابران دته دا جان دابون لپراوا بحروانه هاتن بیرخستن و خواستن کو برسوچن و بویری ورن جزاکرین و بالما پنابران وره درخستن. راپورا کل سر کشنا پنابران هاتی آماده کرن براگهاندن راحت پارو کرن و پیش را پارێزەران لەگەڵ زارۆکێن خۆ بۆ بیرانینا پەنابەران گوڵ ئاوێتن بەحراوانێ. لەسەریدا lêkolîneke kûr nehate meşandin û hîna jî ev balameya li binê behrê da ye û ji balameyê de 61 cenaze tenê hatine derxistin. Doza ku li ser bûyerê hatî vekirin yek girtî yên dîn negirtî bi giştî 12 kes wek bersûçên kuştina penaberan li dadgeha cezaya girana wanê tên darizandin. Em dizanin ku kiryarên vê bûyerê ne ewên ku li dadgehê têne darizandin ji bilî wan jî kiryar hene. Lê ku meselê da jî got lêkolîneke kûr li ser nehatiye kirin ji ber vê yekê kiryarên esil nehatine tespît kirin. Bara wanê dixwaze ku balamaya ku li behra wanê bi nav bûye were derxistin û tarmên penaberan yên di nava wê da li gor rêgezên mirovahiyê werin binaxkirin. Li gor zanyariyên me heftê an jî heştê kes di wê balamê de bûn. Lê heya niha ku ji balameyê de 61 cenaze penabera hate derxistin. Em difikirin ku ev lêkolîna li balameyê hatiye kirin bi kûr û temamî nehate xuya. Ji ber ku hîna balame bin behrê da maye û balame nehatiye derxistin. û çar her wiha dibêje ku nihe jî qaçaxçîtiya penaberan bênavber tê berdewam kirin. Ji xwe piştî vê bûyera wekî qatliyamekê hatiye holê, ev bûyera qaçaxçîtî jî ku qaçaxçîtiya penaberan jî her tim berdewam dike li bajarê Wanê. Ger bi maşînan gel bi balameyan hîna qaçaxçî karên xwe berdewam dikin û penaberan dixin rêya merinê. Hêjayî birxistinê ku di 27 Xizîrana 2020 da di encama binavbûna balamaya li behra Wanê 61 penaberan canê xwe ji dest dabûn. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. کۆمەڵگەی هاوڕەگەسوازەکان یان LGBTQ لە شارێوان هاتن لە یارەتی نیویۆرک کۆبوونەوە بۆ گێڕانی ئاهەنگی یەکمانگی ساڵانەیان. بەهۆی پەتاکەوە ساڵی ڕابردوو ئاهەنگەکان بچووک بوون بەڵام ئەم ساڵ زۆر گەورەتر بوون. Li bajarê Newyorkê hezaran hevregez di çarçoveya hefteya meşa şerefê ya cîhanî da ku wek Pride Month tê zanîn li taxa Manhattanê merasîmeke meşê li dar xist. Di çalakiyê da kolan û mirov ji serî heta xwarê bi rengên keskesorê hatibûn xemlandin. Meş sala par ji ber sedema pandemiyê wekî çalakiyeke gelek biçûk hatibûn li dar xistin. Lê îsal bi kêmbûna pandemiyê bi awayekî mezintir hate li dar xistin. Rojekî bêhempaye, hewa hinekî germ e lê heke em bikarbin werin cemhev û roja hevregezan pîroz bikin ev yek nexeme. Ji ber sedema pandemiyê sala borî bi dijwarî derbas bû. Lê dîsa jî civaka me di nav têkiliyê de bû. Em îro careke din ji bo pîrozbahiyê hatin gel hev. Madeline Keçi got ku îro hewa germ e lê ew dîsa jî demên xweş derbas dikin. Ez ji bo kesên li vir û ji bo kesên ku hez dikin vê rojê pîroz bikin gelek kêfxweşim û qet girîng nîne ka hûn kîne divê bi xwe re baş bin û li kêfa xwe binêrin. Rachel Nichols jî bi hewalên xwe re hatiye meşê û balkişan ser hezkirinê û piştgiriyê. Ez xwe gelek baş hes dikim. Em hezkirinê pîrozbahiyê û piştgiriyê pir hez dikin. John Fisher jî behsa keleceniya xwe kir û berdewamî jî li ser girîngiya xwebûyînê kir. Ez gelek kelecanî me. Îro hûn dikarin derkevin derve û dikarin bibin xwe bi xwe.
تشتێکی هێسان و ڕەحەتە دەبێ بێدا ڕێزاندن هون بکاربن ببن خوا ئەم وەک جڤاکە LGBT هەر کەسی قبول دکەن دەبێ هەر کەس ژیمە قبول بکە لێ نەتەنێ ji بۆ civakame wekû mafê mirovatiyê. Sinan Tunçdemir, dengê Amerîka, New York. Pandemiya vîrusa koronayê bi milyonan penaberên Sûriyên ku li Tirkiyeyê dijîn rastî perîşaniyeke tund kirin ew gelek ji wan ketine bin qerzên mezin li gor ajansên alakariyê. Tirkiye mêhvandariya nêzîkî 4 milyon penaberan dike ku piraniya wan Sûrîne ji şerê li welatê wan heyî reviyane. Bi şêwekê qanûnî rê bi piraniya wan nahête dan ku bi fermî kar bikin. Li şûna wê neçarin di ciyên nefermî de kar dikin yên weke karê avahiyan, çandinê û xizmetkariyan da. Dema ku pandemiya vîrusa korona hatî ji ber tedbîr û rênmayên girtinê li Tirkiyê dem û dest piraniya van karan rawistiyan. û wekî encam jiyanên xelkî sinûrdar bûn. Bo bi destxistina dahatekî û paş dana pêdiviyên bingehîn yên jiyanê wekî av, bîma saxlemiyê û kehrebê û ji ber vê yekê metirsiya ketina di nava zehmetiyên dijwartir zêde bû. Êca çêdîndarî be ev jî yek ji encamên dîtinên me yên serekî ku derencamên wê bûn. Li gor lêkolîna ku heyva sora Tirkî û Federasyona Ekêtiya Komalayên Navnetewiya Xaça Sor û heyva sor encam dayî, derketiye ku deynên penaberan li sala borî 5 sedê zêde bûne. Şêwe û miqdara xwarina xelkî di xwar kêmtirê lê hat. Ji ber ku ew di dest wan da ye. Xizmetkariyên wan direng diketin û êdî diketin di tengasiyê de bo danakiriya xaniyên xwe. Komîta Xaça Sûriya Navnetewî alîkariya diraviya penaberan li Tirkiye dike. Ji pereyên ku Yekêtiya Ewropa dide. Ku beşeke ji rêkeftina di navbera Bruxelles û Enqerê da li sala 2016 ji bo rawestandina hatina pêlên penaberan bo Ewropa. Ew pereyê tora ewlekariya civakiya di rewşên awarte da dihêdan ku nêzîkî $18 di mehê da ji bo her yekî ji endamên malbatên penaberan. Daxifnexweya roja înê da Serokka Komîsyona Yekêtiya Ewropa soza şandina parekî zêdetir da. Plan dikin ji bo terxankirina 3 milyar €yên zêde ji bo piştevaniya penaberên li Tirkiye heta sala 2024. Penaberên li Tirkiye dikarin vaksîna vîrusa korona werbigirin. Bihêviye ku vê mehê rênmayên vîrusa korona li Tirkiye siz dibin, da ku vekirin bibe delîvek ji bo penaberan ku bikarin pitir diravî bi dest bixin. Lê rexnegir dibêjin divê Ewropa û Rojavayê bigihin çareseriyeka domdirêj ji bo penaberên Sûrî, di nav da hewldanên lezgîn bû vegerandina wan da ku zexta li ser Tirkiyeyê kêm bibe. Hezmanger çalakiyan li derveyî îstgeha valahiya navnetewî dikin û aliyê gerdûniyê Bakur roja xwe ya herî dirêj di salê de dibîne. Li aliyekî din te gelo hest bi wê yekê kiriye ku kesek li cihekî din çavdîriya te dike? نیوەی باکووری گۆی زەوی درێژترین ڕۆژی ساڵی بەخۆیەوە بینی لاربوونەوەی خۆر لە هاویندا دیاردەیەکە ڕوودەدات نەک لەبەر دووری زەوی لە ڕۆژەوە بەڵکو بەهۆی لاربوونەوەی زەوی بەلای ڕۆژدا. ئالێکس یانگ لە ئاژانسی ناسا دەڵێت زانایانی بواری خۆر پێشوازی لەم لاربوونەوەی ساڵانە دەکەن. بە پشتبەستن بە درێژی شەپۆلی تیشک ئێمە دەتوانین شێوازی جۆراوجۆر لەسەر تەختی ڕۆژ ببینین. پێکهاتەی تەنی گەورە لە بەرگی ئەتمۆسفێری ڕۆژدا بەدی دەکەین. تەقینەوەی گەورە دەبینین. هەروەها ئەوانەشی بە گڕی ڕۆژی دەناسرێن یان تەقینەوەی گەورەی تەنی. هەر بۆیە ئێمە حەز دەکەین تەماشای هەموو ئەم شەپۆلە درێژە جیاوازانە بکەین. لەبەرەوەی ئێمە وێنەیەکی زۆر زیاتری تەواو بەدەستدێنین سەبارەت بەوەی لەسەر ڕۆژ ڕوو دەدات. ئالێکس یانگ دەڵێت توێژینەوە لە بواری ڕۆژدا یارمەتی زانایان دەدات لە دیاردەی خۆر تێبگەن ئەوەی کاریگەری دەکاتە سەر ژیانمان وەک بایخۆر و تەقینەوەی گەورە لە خۆردا ئەوانەی یەنگ بە دەرهاوێژەی گەورەی مادەی خۆری ناوی دەبات. ئەم دەرهاوێژانە تۆڕەکانی پەیوەندیکردن تێک دەدەن هاوکات ڕەوشی مەترسیداریش بۆ ئاسمانگەڕان لە وڵای ئاسمانی دروست دەکات. ئاژانسی ناسا لە ئێستادا 2 کەشتی لێکۆڵینەوەی هەیە ئەوانەی لە نزیک خۆر دەخولێنەوە.
لە دێر زمانەوە دیاردەی درێژترین ڕۆژ سەنگی ساڵانە بووە لەلایەن پیاوانی ئاینی و ڕابەرانی ئاینی بەریتانیەوە چاودێری دەکرێت. ئایا تۆ هەرگیز ئەو هەستت لا دروست بووە کە تۆ چاودێری دەکرێت؟ بۆ هەموو گەشتەکان لە زەویەوە کە بۆ واڵای ئاسمان فریون و ئەو ژمارە بێشومارەی تێلسکۆپانەی لەسەر هەسارەکەمان هەن ڕویان لە ئاسمان کردووە. لەو بارەیەوە زانایان دەڵێن ئەگەرێکی گەورە هەیە کە تەلسکۆپەکانی جیهانەکانی دیکە ئەوانیش ڕویان لە ئێمە کردبێت. لیسا کالتنگەر لە ئازانکۆی کۆرنەل دەڵێت کارێکی کەم دەتوانین ئێمە ئەنجام بدەین بۆ گۆڕینی شێوازەکانی تایبەتمەندی خۆمان. لەبەرەوەی ئۆکسجین لە ئەتمۆسفیردا هەیە هەر بۆیە لە ڕاستیدا خۆشاردنەوە بژاردەیەک نییە. جاگەر ئاماژەیەک بنێرن یاننا ڕوون دەبێتەوە کە ژیان لەسەرم هەسارەیە هەیە ئەگەر ئەوان هەمان ئەو زانستەی ئێمەیان هەبێت. ئایوانە من دووبارە وای دادەنێم کە ئەگەر تۆ نیگەرانیت سەبارەت بەوەی کەسێک دێت و تۆ دەخوات ئەوا تۆ لە دڵاڕاوکەی هەبوونی شارستانیەکی تەکنۆلۆژی پێشکەوتوو دایت کە بتوانێت ئەو مەودایە ببڕێت. زانایانی ئاسمانی بەم دوایانە ئەستێرەیان لە نێو کۆمەڵەی ئەستێرەی زەویدا دۆزیوەتەوە. ئەگەر کەسێک بە دوای زانیاری لەسەر زەویدا بگەڕێت دەتوانێت بەدەستی بێنێت. بۆ ئەنجامدانی ئەم کارش ئەوان تەکنیکی ئەندازیاری پێچەوانە بەکاردێنن بۆ تەماشاکردنی ئەستێرەکان لە بری ئەوەی تەماشای هەسارەی خۆمان بکەن. ئاسمانناسان پتر لە 1915 هەساریان لە ناوچەکەمان هەژمار کرد. هەروەها بە شیانی سەدان هەسارەی هاوشێوەی زەویش لە دەوریان لێیانەوە دیمەنی بینینی بێگرفتی زەویان هەیە. هاوکاتی ئەوەی ستیڤن هۆکینگی کۆچکردو ئاگاهیدا لەبارەی پەیوەندیکردنی بە کەسانی بە مرۆڤ ئاسمانیەکاندا ناسێنێت کە ڕەنگە زیانمان پێ بگەێنن، هاوکات لیسا کالتنگەر دەڵێت ئەو لەو بارەیەوە هیچ نیگەران نییە. بەڕاشکاوانە دەڵێم کاتێک تەماشای ئاسمان دەکەم کارەکە کەمێک دۆستانەتر دیارە، چونکە لەوە دەچێت کەسێک دەستت بۆ ڕادەوەشێنێت، بەڵام هێشتا ئێمە ئەوە نازانین. ئەو ئەرکەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد لە دەرەوەی دەستگەی نێودەوڵەتی ئاسمانی بۆ ئاسمانگەری ئاژانسی ناسا شین کیمبرۆ و ئاسمانگەر تۆماس پیسکەی لە ئاژانسی وڵای ئاسمانی ئەوروپایی هەردووکیان ڕۆڵی خۆیان دووبارە کردەوە وەک ئەندازیارانی کارەبایی کاتێک لە بەستن و کردنەوەی پانێڵێکی نۆژەنکراوەی خۆریان ڕۆژی چوارشەممە تەواو کرد. پێشبینی دەکرێت نۆژەنکردنەوەکە توانای بەرهەمی وەزگەکە بەهێز بکات بەر لە چەند سەردانێک بۆی لەم ساڵدا لەلایەن خەڵکان و هەروەها تاقمەکانی فیلم سازان. بەێ بینەر هێژا بە vê raportê Kurd Connection îro bidawî tên bi hêvîne tiştê me pêşkêşkirî bi dilê we bin bo zaniyariya hûn dikarin madeyên bername û bernameyê bi tevahî li ser malpera dengê Amerîka bişopînin ta cara bê her şad û bextewar bin. بمینە خۆش.